بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە خوای گەورە تەمەنی پێبەخشین لە ڕۆژێکی نوێ و لە بەرنمەیەکی تری پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاگریاز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەتەوە بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانابن. سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئەم کاتتان باش لە هەرکوێ گەنجوانترین سڵاو پێشکەشیەوە دەکەین تەمەنای ژیانێکی پڕلاسوودەی و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین دووربن لە تەواوی و کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووتان ئەبنەوە. وەرزی چاندنی نەمام و چۆنیەتی نەمام چاندن کە ئێستا بەرە وەرزی چاندن و سەوزبوونەوەیان ئەو وەرزە لەبارەیەکەوە بە وەرزی گەشە سندن بەناوبانگە ئێمە بەرە ئەو وەرزە دەچین کە ماوەیەکی تر خەڵکی دەزەکا بە چاندنی نەمام. ئێمە ئەمڕۆ باز دەم وەرزەکەین بۆ چۆنیەتی چاندنی نەمام. تەوەری دوایین بەرنمەکەمان باز لە هەلی کار و چارەنووسی گەنجی کورد لە بێکاریدا دەکەین ئەو بێکاری کە باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگەدا و هەر بێکاریە دەبێت هۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری و نەبوونی لە کۆمەڵگەدا تا چەند گەنج لەم بێکاریەدا دەتوانێت ئاراستەیەکی دروست وەربگرێ و چارەنووسێکی چۆنی دەبێت ئەگەر کۆمەڵگە و دەوڵەت لە بێکاریە بترێتەوە بناڵێنێت. تەوەری سێمی بەرنمەکەمان تەوەرێکی تۆماتکراوە کە هەفتانە پێشکەشیەوەی دەکەین کە بریتە لە دروستکردنی تەوەرەکەمان بە شێوەی گشتی شیرینی و خواردنەوە ئەمڕۆژ مەحشی پەتاتەتان بۆ ئامادە کراوە کە لەلایەن خاتوو فاتیمە حەسەنەوە هەفتانە پێشکەشتان دەکرێت تا خانمانی بەڕێزی کورد لە نێو چێشتخانەکانی خۆیانەوە بتوانن لە ڕوانگەی زانیاری و ڕێنماییەکانی خاتوونی پێشکەشکارەوە فێری ئەو جۆرە خواردانە بن کە تاوەکو ئێستا فێری نەبوون یا دەیانەوێت فێر بن. ئەمانە کۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ ئەو بڕگە سەرەتایانەی بەرنمەکەمان و زۆر راپۆرت و زانیاری دیکەش. وەگەمیشە دەچینە لای پێشبینی کەش و هەوای شار و شارۆچکەکانی کوردستان پێکەوە بینەری ئەو بڕگەیە دەبین. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان پێکەوە لەم بڕگەیەدا بینەری گۆڕانکاریەکان بەسەر دراوەکانە کە هاتوون بینەری دەبین بزانین کام یەک لە دراوەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە با پێکەوە بینەری و بڕگەیە بین. بڕگەی یادەوەری بەشێک لەو ڕوودا و مێژووە گرنگانەتان پێشچاو دەخاتەوە کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە پێکەوە دەچینە لای بڕگەی یادەوەریەکان. 24 دوانزەی ساڵی 1636 سوڵتان مورادی چوارەم توانی دووبارە شاری بەغدە بخاتەوە ژێر قەڵەم ڕەوی عوسمانیەکانەوە
پاژەوەی بۆ جاری دووەم لە سەردەستی شاعباسی سەفەوی داگیرکراویەوە. شاری بەغدا لە مێژوودا دووجار کەوتبووە ژێر داگیرکاری سەفەویەکانەوە، چونکە شاری بەغدا لە ڕووی ئابووری و هەڵکەوتەی جوگرافیەکەیەوە کاریگەری زۆری بۆ دەوڵەتانی دنیا هەبوو. هەروەها هۆیەکی تری چاوتێبڕینی سەفەویەکان بۆ شاری بەغدا ئەوە بوو کە بەغدا گۆڕ و مەزارگەی بەشێکی زۆر لە ئیمامەکانی شیعی تێدا بوو، ئەوەش بووە هۆی تموحی سەفەویەکان بۆ ئەو شارە. 24 دوانزەی ساڵی 1851 سووتان و گەڕگرتنی کتێبخانەی گەشتی کۆنگرێسی ئەمریکا بە هۆکارێکی نادیار کە زیانێکی زۆر بە کتێب و بەڵگەنامەکانی ناوەوەی هاتوو، مەلیۆنان کتێب و دەستنووس بە کاریگەری ئاگرەکە سووتان و پاژماوی کتێبەکانیش بەهۆی ئاوی هێزەکانی بەرگری شارستانی بێکەڵک بوون. کتێبخانەی کۆنگرێسی ئەمریکا بە یەکێک لە گەورەترین کتێبخانەکانی ئەو سەردەمەدا دەنرا کە لەسەر ڕووبەری 39 هێکتار زەوی بنیادنرا بوو. درێژەی ڕەفەی کتێبخانەکە بریتی بوو لە 856 کیلۆمەتر و 130 ملیۆن کتێبی بە 456 زمانی جیاوازی دنیا تێدا بوو، بەدەر لەوەی کە 58 ملیۆن باڵگەنامە و دەستنووسی گرنگی مێژووی و ڕابردووشی تێدا هەڵگیرا بوون. 24 دوانزەی ساڵی 1950 دوای تەمەنێک لە ڕوبەڕووبوونەوە و جیاد و شۆڕش دژی داگیرکاری ئیتالیا لە وڵاتی لیبیا بە پێشڕەوایەتی مجاهید و خەباتکاری گەورەی گەلی لیبیا شێخ عومەر موختار. گەلی لیبیا سربەخۆیی خۆیان لە چنگی ئیتالیا داگیرکارەکان وەرگرت. شێخ ئیدریس سەنوونی بووە یەکەمین سەرۆکی وڵاتە و ناوی وڵاتەکەشی کردە شانشینی لیبیا یەکگرت و ئەوەش پاش هەزاران شەهید و خەبات و ڕوبەڕووبوونەوە هات دژی ئەو وڵاتە. 24 دوانزەی ساڵی 1950 دوای سربەخۆیی گەلی لیبیا لە دەستی ئیتالیا داگیرکەرەکان، ڕێکەوتنی هاوبەشی نێوان فەڕەنسا و لیبیا مۆرکرا بۆ مانەوەی بەشێک لە هێزەکانی فەڕەنسا لە وڵاتە و لە شاری فزان، چونکە پێشتر ئیتالیا و فەڕەنسا بە هاوبەشی لە فاشوودە ڕێکەوتبوون کە لیبیا بەڕێوە ببەن و لەو کاتەشدا هێزەکانی لیبیا توانەی بە گشتداچوونەوەی هەردوو دەوڵەتی داگیرکەری ئیتالیا و فەڕەنسایان نەبوو، بۆیە ناچار بوون بە مۆرکردنی ئەو ڕێکەوتنە لەگەڵ فەڕەنسیەکان. بینەرانی عزیز، تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر وەرزی چاندنی نەمام و بە تایبەتی ڕێکارەکانی چۆنیەتی چاندنی نەمام چۆنە و هەروەها ئایا لەم وەرزەدا چۆن بەڕێبەرایەتی باخچەکانی سلێمانی یاخود ئەوانەی کە پەیوەستن بە بەرزکردنەوەی ئاستی ڕێژەی سەوزایی لە ناوەندی شارەکاندا چۆن دەیانەوێ هەڵمەتەکانیان ڕابگەن یا پرۆژۆ پلانیان چی هەیە بۆی کە ڕێژەی سەوزایی زیاتر بکەن و نەمامی زیاتر لە ناوچە جیاوازەکان و شوێنە جیاوازەکاندا بچێنن. بۆ قسە و گفتوگۆکردن لەسەرم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز کاک کامەران حەمە ساڵح، بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی، ڕاستەوخۆ لەناو بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیەوە لەگەڵمانایە. کاک کامەران سڵاوی خوا لێبێت، ئەم کاتت باش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین لای ئێوە پلانەکانتان بۆ وەرزی چاندنی نەمام دەستی پێ کردووە، پلانی ئەم ساڵتان چییە و چۆنە؟ بەڵێ بن بەنای خوای گەورە و میرەبانەوە زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم کە ساڵانە چەند جار ئێمە لەو چالاکیانە بەسەرەکەنەوە و جارێکە سپاسانەکەین. ئێمە بەرنامە و پلانی داڕوانمان ساڵانە بە دوو جۆرە، جۆرێکیان لە مۆسمی پاییزایە و جۆرێکشمان لە مۆسمی کۆتایی پاییزایە بە زستانە کاچینە بەهارەوە دارەڕێنی. ئێمە بەسپاسەوە لیژنەی مۆلیدەکان لە ڕێی قایمقامێتی سلێمانی و پارێزگای سلێمانیەوە توانیمان وا بکەین کە ئەو مۆلیدانی کە لە ناو باخ و یا ئەو مۆلیدانی کە لە ناو شاری سلێمانیە کە مۆڵە تازاکەنەوە بێنە لای ئێمە و ئێمە بەرنامەیەکماندانا بۆی کە 25 داریان پێ بکڕین بۆی بتوانین هەم تازنیگی تەبیعی ژینگەیی لە ناو شاری سلێمانیا دروستکەین. خۆشبەختانە ئەوان توانیان تا ئێستا کە ژمارە مۆلیدانە لە ناو باخچەکانە 400
سی مۆلیدەیە تا ئێستا 11,000 نەمام گەشتۆتە لای ئێمە و بە پێی ئەو بەرنامەی کە هەیە توانیمانە دەستکەین بەڕوانینی بە 3 زۆنگ و بێ لە بەشە کشت و کاڵەکان. زۆر باشە کا کامران پلانی دیکەتان هەیە لە تازایی یا لەم وەرزەیە کەوەی کە نەمامی زیاتر بچێنن و ئەو شوێنانەی کە هەیە بۆی کە نەمامی تێتا بچێنن کوێ و خەڵک تا چەندە دێت بۆ لای ئێوە لەوەی کە بیەوێ هەڵمەتێکی نەمامچاندن لە شوێنێکی سلێمانیدا ئەنجام بدات. بەڵێ ئێمە قۆناغەکانمان وا دەست پێ کرد مەدخەلی شار لە پردەگەی سەرچنارەوە بۆ ئوتێلی پاڵاز لەوێ 450 دارمانڕوان لەو شوێنانەی کە بۆی حادیسەوە دارەکانی تیا فوتاوە یا دار وشک بووە و هەروە دۆ قۆناغمان دەست پێ کرد لە شەستێکە کە تا ئێستا 4,000 دارمانڕوانووە کە ژماری دارەکان 6,700 دارە تا ئێستا لەناو شەستێکە بە ینی کە هەڵم شەستێکە واتە شۆستەی شەقامی مەلیک مەحموو ئەمە خۆی لە خۆیان زیاتربوونی ژینگەیەکە بۆ ئەوەی بتوانین شار زیاتر سەوزکەین زیاتر جوانیکەین سیمایەکی جوانتر بین بە شاری سێمانی و هەروەها قۆناغی سێمانەوە بوو لە ناو بلوارەکانە و ئەو شوێنانەی کە پێویستە هەندێک لەو دارانە بڕێنی کە کەمتر ئاوی ئەوێ جوانی بە شوێنی بلوارەکان بەوە توانیمانە تا ئێستا حملەکەمان بەردەوام بێ و ئێستا لە مەوسمی ئەوەیان کە تەقلیمی دارەکەین واتە ئیتر دار بۆی ڕەشەبانی شکێنێ چکە لەم فترەی پێشوە 45 دارمان بۆی ڕەشەباوە لە شەسەکەشکە ئەو دارانوای لێکرد کە زۆر کەس هاتنە سەرخەت و بۆ توای عیلاجی ئەو دارانە بکەین و ئێستا دەستمان کردۆ بە تەقلیم بۆ ئەو دارانە جوان ڕێخین. لە هەمووی خۆشترەوەیە من بۆ یەکەم جارە لە کەناڵەکەیەوە باسی یەکەم ئێمە دوو جیازمان بۆ هاتووە لە ڕێی ئەو کۆمپانیانەی خۆڵ و خاشاکەوە کە لە ڕێی شارانی سێمانی بەسپاسەوە ئەم جیازانە کە دادی تیەکەین دارەکان وردەکا و بەکارێنێتەوە لەگەڵ گەڵاوەکو بتمۆسێ بەکاریە و احتفاظ بە قەی ئەو دارانەکە ئەمە بۆ یەکەم جارە ئەتوانم بڵم لە کوردستانە و لە سلێمانیە بەکارێنی کەمە واکە ئەو دارانەی کە لق و پۆپەکانیان نەشکێن و یا تەقلیمیەکەی ناچێتە تەمەساحێک و فڕێ بیرێ لەو دۆشت و دۆڵی تانجەرۆ هەمیەتە لای خۆمان و وردیەکەین و بەکارێنی و بە شێوەیەکی علمی و بەنسبەت داریش ئێمە ئێستا بەرنامەی کەمانەیە کە 10,000 دارمان لە وەزارەتی کشتتوکاڵەوە وەرگتووە لە حکومەت بە سوپاسەوە ئەم دارانەمان داناوە بۆ مانگی دوو جارێکە دەزەکەینەوە بەڕوان بەپی ئەو بەرنامەی کە دامان ناوە. زۆر باشە کا کامران ئایا چاندنی ئەم نەمانمانە تەنها یان نەمامانە چاندنیان تەنها بەسە و تەواو لێ دەگەڕن یاخود دەبێت چاودێریشی بەهێزیان بکرێت لە نمونە لە ساڵانی ڕابردوو هەندێ بینا لەسەر بە تایبەتی بازنەی مەلیک مەحموود هەبوون کاتێک کە سەرنجت دەدا ڕۆژ لە دوای ڕۆژ دارەکانی بەردەمیان وشک دەبوو یاخود دەشکانەوە بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی بوو کە سیمای ئەو بینایە لەسەر ڕێڕەویش بازی مەلیک مەحموود بە دیار بکەوێ بۆیە دارەکان نائامان. ئایا ئێوە چۆن دوجار چاودێری ئەم نەمامانە دەکەن بۆی کە بە ساخ و سەلامەتی بمێنەوە گەورە بن و نەشکێنرێ وشک نەکرێن؟ بەڵێ زۆر سپاس ئەو پرسیارە شتێکی زۆر جوانە ڕاستە ئێمە کۆمەڵە بینای تیجاری هەیە لە بازرەی مەلیک مەحموود یا شوێنی دارەکە چەوری تیەکەن گازی تیەکەن بۆی وشک بێ دوایی لە بنای بڕنەوە و هەروەها بیئارتۆنیەکەن کاشیەکەن ئێمە لیژنەیەکمان داناوە ئێستا سێکەسی لە ڕێی باخچەکانەوە دراسەیەکی وەزعی مەیدانی ئەوەیەکەین و ئەو بینایانەی کە هەیە باواقع ئەویان کرد بێ هەمووی کۆکەینەوە نووساوەکەین بۆ شارەوانی سلێمانی بۆ ئیجرعاتیان لەگەڵا بکرێ. زۆر باشە کا کامەران لە ئێستادا پرۆسەی سەوزکردنی ناوچە شاخاویەکان لەلایەن هاوڵاتیانی خۆبەخشەوە بە تایبەت داچاندنی بەڕوو هەڵمەتێکەکەوە ئەمساڵ بە شانازی و خۆشحاڵیەوە لە زۆربەی شار و شارۆچەکانی کوردستان بەڕێوە چوو ئێوەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سەر بە شارەوانی سلێمانی تا چەند ئاگاداری ئەو هەڵمەت و پرۆسەیەن و تا چەند پشتگیری و هاوکاری ئەو هەڵمەتەکەن بە تایبەت لە ئەو کاتانەی کە وەرزی گەرما و وشکبوونی پوش و پاڵاشە نەیەڵن ئەم بەهۆی دروستکردنی ئاگر بڕەوە ئەم نەمامە تازە چێنراوانە بسووتێن و کۆتاییان پێبێت. هەڵمەتی بەڕوو ناشتن یعنی ئەو بەڕوە
لە هەموو کوردستان و ناوچەکەی مەشی گرتوتەوە و ئەوان بادەوێ بوو لە ڕێی قایمقامی سلێمانی ئێمە چەند جار کۆبوونەوەمان کرد بەدیلی ئەو بەڕوانە ئەوە بوو کە ئێمە خەتی گرادۆنیەکانی شاخی گۆیژە ئەوانە تازە بکرێتەوە بۆ خەتە گرادۆنیانە وا بکە کە جارێکە شاخی گۆیژە تووشی سووتانن نەبێ و هەیەکێ لەی سادەکانی خەتە گرادۆنیەکانەوە کە تەدفیعەیە بەو دارانەیە کە ڕێنراوە بەنسبەت داری بەڕۆیە ڕاستە حەملە کراوە بەس من بزەبم لەگەڵ بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان ڕام لەگەڵ ئەوانەیە نەبوو ینی ڕاستە ڕوانیان و ئیشەڵا ئەوانەی کە ڕوانیانە ئەڕوێت بەس عملی ڕوانی داری بەڕوو بەو ئینەی کە ئەڕوێنێ عملێکی زۆر قورسە ینی چوە هەر مۆزۆی ڕوانە نییە مۆزۆی ئاوانە مۆزۆی بەخێوکردن و توربەکردنی ئەو عەرزەیە کە بەی دابی نەکرێ و پێویستە ئاو بیرایی ناکرێتەوە هەردار بڕێنی و خزمەتی نەکەی لەبەرەوە ئەوە کرایە بەرنامەیەک ئەم بەرنامەیە لە ڕێی قایمقامێتی سلێمانی و کۆبوونەوەکمان کرد بۆ بێکیان دروست کردووە بەڕێوەبەراتی دارستان و پاوانی تایە و بەندەی تایە و چەند شارەزایەکی ژینگەی تایە و هەروەها قایمقام خۆی پارێزگای سلێمانی و ئەمە بێ بەرنامە و پلانێ دابرێت چۆن بتوانین شاخی گۆیژە بەو دارانەی کە پێویستە بڕێنرێ و هەروەها جێگیری سەرۆکی حکومەت خۆی لەسەر خەتە بۆ مۆزۆی سەوزکردنی شاخی گۆیژە. زۆر باشە. جێگرتنەوەی ئەو دار سەباح بەحانە و کۆمەڵێ درەختی تری سووری کە بەرگەی بێگومان زانیمان ڕەشەبای بەهێزی سلێمانی ناگن و ئەم دارانش دوای تێپەڕبوونی چەند ساڵێک لە ناوە کرمێ دەبن و کرمۆڵ دەبن هۆکارەکەی تەنها بریتی بوو لەوە تا چەند ئێوە هەوڵتاندا و کۆتایی بە پرۆسەی هێنانی داری بیانی یام دارێکەوە بۆ ژینگەی کوردستان نەشێ بهێنن چونکەوە گەزانین تەنها دارتوو دەتوانێت بەرگەی بێئاوی و ڕەشەبای بەهێزی سلێمانیش بگرێ. بەڵێ بەنسبەت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتەکەمان لە ساڵی 2012ەوە نەدارمان کڕیوە و نەداریش لە دەرەوەی کوردستانێنین داری سەبەحبا دارێکە ینی دایمە لە ژیانەوەیە ینی ئەگە بششکێ هەر ئەژێتەوە ینی ئەوە نی بڵین فۆتێ تەحملی دەرەجەی حرارە 50کە و ناقیس 20کە و دارێکە زۆرترین تەدەفقی ئۆکسجینی هەیە ڕاستە بۆی ئەو ڕەشەبایە 45 دارمان لە شەستەکەشکە ئەوی سەبەبەکەی بۆ بوو ساڵی 2017 کۆمەڵێ ڕێکخرا و کۆمەڵێ کەسی ژینگەیی سیمیناریان کرد لە ڕەمادەیان بان کرد داوایان کرد کە دار تەقلیم نەکەین جوان شێوە عیلمیەکە هەرچەند ئێمە زۆر کەوتنە مناقەشە لەگەڵیانە نەمانتوانین لە ساڵی 2010 و دارانە تەقلیم بکەین تەقلیمکردنی دار وەکو وایە تۆ نینۆک هەموو مرۆڤێکە نینۆکی زیادێ ئینیەکە ئەیتاشێ بۆ ئەو نینۆکە کە زیاد وەشکێ لەبەرەوە داریش لە پوژانەوەیە تۆ دایما بێ خزمەتیکەی و خزمەتیکەیت و بیبڕیت و چاکیکەیت و دەرمانیکەی بەنسبەتی شەستێکەوە ئێمە تا ئێستا 4000 دارمان ڕوانووە داری توی گەڵاپانمان ڕوانووە و هەروەها ناوێنمان ڕوانووە ئەو دارانەیە کە ئەم تەحملی هەوای شاری سێمانیەکە و هەروەها بەدیلێکە بەو چاڵانەی کە نەمامیتیانەماوە بەوەی حادسی سیارەوە یا بانقەز و شک بووە. کاکامەرە ڕێنمایتان بۆ هەم گروپە ژینگەیەکان کە دایانەوێت ڕێژەی سەوزایی زۆرکەن و ئەم هاوڵاتیە کە لە بەردرگای ماڵەکەی خۆیان دەیەوێت نەمامێک بچێنێ ئایا ئەوەی کە لە هاوڵاتیەک لە بەردرگای ماڵەکەی خۆیان دەوێت نەمامێک بچێنێت چه جۆرە نەمامێک بچێنێ ئەوەشی کە دەوێت شەقامەکان سەوز بکە چه جۆرە نەمامێک باشترە ڕێنمایی تایبەتان بۆ ئەمانە چییە؟ بەڵێ ئێمە ئەوە بۆ ماوەی 12 ساڵە نەمامگامان لە خزمەتی خەڵکایە واتە هەرکە هاوڵاتیە بێ دارێنێ گوڵێنێ لەبەر دەگای خۆیان بڕێنێ چکە ڕێژی سەوزاییمان یەک و لە 10 هاوڵاتی بۆی کردی واتە هاوڵاتی سەوزایی گەڕێکی پاراستووە داری تیاڕانوە کە ئێمە لای ئێمە ئەو داری کە پێویستە هەمان بهێنێ ئەگەر نەبێت ڕێنماییەکەین 4 مهندسی کشتوکاریمانێ ڕێنماییەکان چ جۆرە دارە بڕێنێ چۆن خزمەتی کا چۆن بێ خزمەتی کا بەڕوانەکە چۆن بێ ئاویبە. بەڵێ چۆن مامەڵە لەگەڵ ئەو باخچە دروستکراوە ڕازاوانەی بەردەم ماڵەکانەکەی کە خۆی هەر لە نەخشەی حکومەتدا بریتە لە باخچەیەکی گشتی بەڵام لە ئێستادا هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتەکانی خۆیان بە جوانترین شێوە ڕازاندویان تۆ بەڵام
تەلبەنیشیان کردووە وەکو جۆرێ لە مڵکێکی تاکە کەسی لاتووە تا چەند بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی مامەڵە لەگەڵم باخچانەدا دەکا و وەکو باخچەیەکی تاکە کەس و خودی دەیناسیێنێت. بەنسبەت ئێمە هاوڵاتی کێتە لای ئێمە داواکە باخی بەرامبەر ماڵی خۆیان بۆ سەوزکەین ئێمەش بۆی قەیرانەوە نەمانتوانێت ساڵی 2014ەوە باخ دروستکەین بەڕاستی ئەوی شێکردومانە بەپی زەروریات توانیمانە باخەکە سەوزکەین. بەنسبەت ئەو باخانەی کە زۆری تەلبەند کراوە ئێمە دەسەڵاتی زیادەڕێیمان نییە واتە پۆلیسمان نییە پۆلیسی بەلەدێ نووساوکەین بۆ بەلەدێ ئەوانەی کە باخچە بێ ئەوە پیان ئەڵین ڕێنمایەکانەوە بێ سیاجەکە لابرێ ئەوانەشی کە باخچە نیە بێ لا ببرێ ینی سۆرەکەی دی باخچە نییە. ئێمە لە ساڵی 2014 تا ئێستا 779 مەزبەتەی قەڵکمان لایە لە 779کە 270 کە سۆرەکەی دی باخچێ واتانی کە باخچە نییە واتە خەڵکێک کە باخی دروست کرد داری ڕوان و سیاجی کرد دەرگای کتیا کردووە لە سان هەشتای ئەو شوێنانە باخچە نییە واتە خوای زیادەڕێیان کردێتە سەر مڵکی گشتی. کاکەمەرانەوە قسەتان چی هەیە لەسەرەوەی کە بەشێک لە پارک و باخچەکان خەریکە پڕ دەبێت لە بینا واتە ڕێژەی سەوزایی تیانە کەمە بێتەوە بەڵکو بینای تیا دروست دەکرێت؟ بەڵێ بەنسبەت پارکی ئازادیەوە کۆمەڵە منشایی تایە ئەم منشانە ماوەی 15 بۆ 20 ساڵە هەیە بۆ نمونە شاری یاری ئەمە بەمساتەحە لە بەلەدێوە گیراوە و هەروەها ڕێوان هەروەها دیوانی کەمانە مەطعمن و هەروەها شاری مەطعم چێشخانەی شار ئەمە یا توان بڵێ میوەنخانەی شار ئەمانە هەمووی لە کاتی پێش بڵین 15 ساڵی پێش بە مساتەحە هیراوە و هەروەها کۆمەڵە کۆشکێ لەناو پارکی ئازادیە ئەمانەش هەر لە ڕێی بەلەدێوە ساڵانە و چەند ساڵانە تازاکرێتەوە واتە هیچ پەیوەندی بێمەوە نییە بەوەی لەسەر ئێمە بێ ڕێنماییانەکەین ئەم منشانەی کە دروست دەکرێت ئەبێ ئاگاداریەوەکە نەگە زیادەڕێیە شتێ بێ نووسراوەکەین بۆ شارانی سێمانی بۆی بتوان عیلاجیان کەن چونکە ناکرێت منشانە زیاد کرێ ئێمە تا ئێستا نەمانێشتووە زیادکردن لەو منشانەیە بکرێ یەک دانە نەبێ کە ئێستا ئەمە میوانخانەی شارە تەوەسوعیان کرۆ بیناکە ئەمەی کۆنەکەکەن بە حەدیقامە لە ڕێی پارێزگای سێمانی و ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی شارەوانی سەرۆکی شارەوانی تەزیق کراوە واتە هیچ لە دەسەڵات ئێمانی. زۆر باشە ڕێژەی ستانداردی سەوزایی بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوودا دیاری کرا لە پارێزگای سلێمانی بە لە 115 و لە ئێستادا باز لەوە کرێت کە ڕێژەکە بە خۆشحاڵیەوە بەرز بۆتەوە بۆ لە 118 کە ئەمەش بێگومان ڕەنج و ماندووبوون و هەوڵ و تەقەلای سەربازانێکی ونی وەکو ئێوەن کە جێگەی دەستخۆشیە. ئێستایەوە جەنابتان ڕێژەی سەوزایی پارێزگای سلێمانی بە چەند مەزەندەکەن و باز لەوە دەکرێت کە بۆ ئەمساڵ ئەگونجێ ڕێژەکەش بۆ لە 120 و زیاتریش بەرز بێتەوە چە بەڵێن و مژدە و خۆشیەک بە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی دەدەن. بەڵێ ئێمە لە حەڤەی چواری 2010 من سیمینارێکم کرد لە زانکۆی پۆلیتەکنیک بە ئامادەبوونی هەموو بەرپرسە ژینگەیەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەموو ئەو دکتۆرە بەڕێزانەی کە شارەزان لە بواری کشت و کاڵە لە ئێمە داتای 4 ساڵی 4 پارێزگای سلێمانیمان وەرگرتە بوو ماڵانە کەرکووک سلێمانی دووەک هەولێر لەگەڵ هەڵەبجە و 5 پارێزگا و هەروەها دووەک و هەڵەبجە و هەولێر لەو 4 ساڵەیە بەپێی ئەو ستاندەرە عالەمیانەی کە هەیە ئێمە لە شاری سلێمانی خاوەنی 3 ملیۆن دارین کە خۆمان خزمەتی یەکەین 564 باخچەمانەیە و تا ئێستا کەمترین پلی گەرما لە عێراق و لە کوردستانە تەرجیح کراوە لە سلێمانی لەم 4 ساڵەیە زۆرترین ڕێژەی بارانباری لە سلێمانیە و زۆرترین ڕتوبەمان هەیە و بەپێ ئەو داتانە ئێمە 13 ملیۆن مەتر مربع سەوزاییمان هەیە لە شاری سلێمانی یەکەم شارین لە هەموو شارەکانی عێراق و سلێمانیە کە زۆرترین سەوزاییمانە بێ و ئەلانمان کرد بەپێی فەرد و عەکسی 18 لە ساڵی 34 وە مە ساڵی 2018 بۆ ساڵی 2019 ئێمە هەوایەکی باشمان ناوە کۆمەڵە حەدیقەکەمان کردووە و تا ئێستا 15,000 دارمان ڕوانە لە سنووری شارانی سلێمانیە باخچەکان ئەتوانم بڵێم گەشتوێتە 19
و هیوا خوازم لە ساڵی 2020 بە پێ پلانی کامان و بە پێ سەرۆزکردنی شاخی گۆیژە کە لە ڕێی سنووری دارستان و پاوانەوت بە ڕێوەبەرایەتیە و ئێمە تەداخولەکەین وەوی لە شاری سلێمانیا تەسەورەکەم زیاتر بێ لەو ڕێژەی کایە و دڵخۆشکەرێکە بۆ شاری سلێمان. زۆر باشە کاکەمەران زۆر بە کورتیە گەڕەڵام من بدەیتەوە کەی دەستی سەوزاییتان دەگاتە گەڕەکە نوێیەکانی شاری سلێمانی بە تایبەتی لە ئیبراهیم ئەحمەدەوە بیگرە ڕووبە گەڕەکە نوێیەکانی قڕگە هەندێک فلکەی گەورە هەیە لەسەر ڕێگاکان بەهۆی ئەوەی کە هیچ سەوزاییەکی تیانە زۆر جار تەنانەت شۆفێرەکانیش دەیکەنە بیانیەوەی کە هێشتا ڕەنگە بە ڕسمیان فلکەیە نەناسرێت و سەرپێچی تیا بکردن کەی دەستی سەوزاییتان نەگاتەوە ناوچانە. بەڵێ ئێمە لە گەڕێکی ئیبراهیم ئەحمەد قڕگە بنکەیەکمانەیە پێڵێن بنکەی کشتتوکاڵی ئیبراهیم ئەحمەد تا ئێستا 23 باخچەمان لەو گەڕەکەیە کردووەوە پارکێکمانەیە بەناوی پارکی ماردینەوە کە 51,000 متر مربعە تا گەورەترین پارێک لەو مەتیقایە دروستکراوە. هەندێک شوێنێ وەکو ئاسەنگی بلوارەکانە دوو فلکەیتیایە ئەمە بە پێی بەرنامە و پلان ئێمە هەوڵین فەنتەکان تاکەین چۆن ئێستا فلکەی عربەت لەڕێی کۆمپانیایەکەوە بەناوی ڕای تەعمیرەوە بە سپاسەوە ئێستا گەڵیان تێکرۆ داریان تیان ڕانەوە سیستەمی ئاودێری بۆکەن بۆمان سەوزەکەن و ئەمەش هەوڵمانەوە لەگەڵ کۆمپانیایەکە بۆمان سەوزکە و دوو فلکەیە لەگەڵ دوو بلوارمان ماوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کامەران حەمە ساڵح بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن و کاری جوانتر بۆ ڕازاندنەوە و سەوزکردن و جوانکردنی پارێزگای سلێمانی. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کوردوەرەگرین و لە دوای نابڕۆکەوە درێژە بە پرۆگرامەکەمان دەدەین. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هەلیکار و چارەنووسی گەنجانی بێکار لەم هەرێمی کوردستانەیە کە دیارە بەهۆی ئەو دانەمەزراندنەی کە لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ هەلێکی دامەزراندنی نەخستووەتە بەردەم گەنجانەوە گەرەشە بوو بێت زۆر کەم بووە یاخود بە تەسکەی حزبی بوو. ئێستا ئەگەر لە گۆشەیەک کۆمپانیایەک یا کەرتی تایبەت بانگەوازێک بۆ هەلیکار بکات بە هەزاران گەنج و دەرچووی زانکۆ پەیمانگەکان CV پێشکەش دەکەن بەشکومەوەی کە ناویان بێتەوە. حالیان لە هەڵەبجە هەڵمەتێکی پێشکەشکردنی CV هەیە کە دوجار دەچمە لای پەیامێرمان سامافەتەح لەوێ کە چۆن ئاپۆڕای پێشکەشکردنی CV گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانەکان ببینین چۆن دەیانەوێت تعین بن. بۆ قسەکردن لەسەر هەلیکار و چارەنووسی گەنجانی بێکار لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوانێکمان دەبێت کە ویش بەڕێز سەلمان کۆچەری ڕۆژنامەنووسە بزانین گەنج لە بێکاریدا چارەنووسی بەرەوکوێ پەلکێش دەکرێت. کاک سەلمان سڵاوی خوا لێبێت ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین ئایا چارەنووسی گەنج لە هەرێمی کوردستان یا لە کۆمەڵگەی ئێمەدا بەرەوکوێ دەڕوات لەم بێکاری کە ئێستا هەیە و دامەزراندنیش هەر نییە؟ دەست خۆش زۆر سپاس تەوەرێکی گرنگە وە کاتی خۆشیەتی کە بە جددی ئیشی لەسەر بکرێت لە دۆخی ئێستا هەرێمی کوردستان نەکوەر ئێستا لە ساڵ 2014ەوە سەرەتای 2014ەوە شەپۆلێکی بێکاری ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. دیارە ئەم بێکاری کە دروست بووە هۆکارەکەی ئەم سیستەمی حکومڕانی و سیاسیەک لە هەرێمی کوردستاندا بەهۆی تێکچوونی دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراقیش بوو بەهۆی ئەوەی کە بێکاری سەرجەم سێکتەرەکان بگرێتەوە و حکومڕانیەکی ئاڵۆز و پەرتەوازە و بێبەرنامە دروست بووە کە تا ئێستاش ئێمە باجی ئەم شێوازە لە حکومڕانیە ناتەندروست و ناشەفاف و نائیداریە دەدەین لە هەرێمی کوردستاندا کەمە هۆکارێکی هەرە بەرز و باڵایە لە دروستکردنی قەیران و بێکاری لە هەرێمی کوردستان دەتوانین لە ئێستا بڵێن لە هەرێمی کوردستاندا ڕێژەی بێکاری بەپێ ئەو داتا و زانیارانەی کێ ئەو لێکۆڵنەوە و ئەو توێژینەوانەی کە کراوە بێکاری دەستاسی لە هەرێمی کوردستان تێپەڕ کردووە کە ئەمە خۆی لە هەر وڵاتێکدا ئەم جۆرە بێکاریە دروست بێت گرفتی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی دەهێنێتە کایەوە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە 2014ەوە بێکاری ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ دوای ساڵ بەرزتر دەبێتەوە کە ئێمە لە 2019
ینی 4 ساڵە ئەو گرفتە بەسەقی بە گەورەی دروست بووە بەڵام هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزراوەتەوە. ئەم بێکاریە چی دەبێتە هۆی دروستبوونی چ ڕەوشێک لە کۆمەڵگەدا. جارێ ئێمە خەریکە تەواوی ڕەوشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا بەرەو تێکچوون دەچێت. هیچ ئەمە وای کردووە کە گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستان بێ ئومێد بێت و گەنجێکی زۆر تووشی نەخۆشی بووە، تووشی فەراخێک بووە، هەمووی خۆی بە بەکارهێنانی سۆشیال میدیا و خۆخافڵاندن و بەسەربردننی کات و خەو و هەموو ئەوانە بردووە. لە کاتێکدا زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان تەمەنای ئەوە دەکەن کە ڕێژەی گەنجیان زۆر بێت بۆی وەکو سەرمایەکی مرۆی گرنگ ئیسفادەی لێ بکەن وڵاتی پێشەوە بەرەو پێش ببەن هەروە سێکتەرەکانی پێ بژێنەوە. بەڵام لە هەرێمی کوردستان ئەو هەموو ڕێژەی گەنجەمان هەیە کە ڕێژەیەکی زۆر باڵایە. دەتوانین بڵین پێکاتەی گەنج لە هەرێمی کوردستان و لە عێراق و زۆرێکی لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست پێکاتەی زۆری نییە کە بەڵام بەداخەوە بێئیشترین و بێکارترین پێکاتە لە هەرێمی کوردستان گەنجان و لاوانن کە دواتر گرفتی کۆمەڵایەتی گەورەی لێ دروست دەبێت و بۆچی لە مەدای لە 2010 لە تونسەوە تا ئێستش لە عێراق و لوبنان خۆپیشاندان و ناڕەزایەتی بەردەوامە بۆ داواکردنی مافەڕەواکانی کۆمەڵگە بەگشتی و گەنج بە تایبەتی. بۆچی گەنجی ئێمە بێدەنگە ڕازیە بە واقعەکە و ملکەچە بۆ ئەو واقعی کە تێدایە. مەبەستمەوەیە بۆچی گەنجی ئێمە بەدەنگ نایە لە کاتێکا گەنجمان هەیە 35 ساڵە ئەگەر بە پێی فەرمودەکەش 70 ساڵ بژی 35 ڕۆشتووە. ڕاستە بەداخەوە کە ئەو گرفتانەی کە پێشتر جوڵانە و خۆپیشاندانەکانی لەسەر دروست بوو ئەو هۆکارانە هەرماون ئەو هۆکارانەی کە لە هەفتەی شوبات و 2011 تا 2014 و 15 ئەو هۆکارانە هەرماون لە هەرێمی کوردستان. دەنگە ناڕاستیەکان لە شەقام و لە ماڵ و لە هەموو شوێنەکان ماون بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی ڕێخستنێکی تۆکمە لە نێوان گەنجاندا نەبوونی ڕێکخراوی بەتوانا و کارامە کە هەماهەنگی لە نێوانیاندا دروست بێت و کار لەسەر ماف و داخوازی گەنجام بکەن بوو بەهۆی ئەوەی کە دەنگە ناڕاستیەکان لە هەرێمی کوردستان بێدەنگ و کب بکرێن. من بەشێکی دامرکانەوەی ئەو دەنگە ناڕاستیان و نەبوونی دەنگە ناڕاستی دەگەڕێنمەوە لە هەرێمی کوردستان بۆ نەبوونی قیادە و کادری دڵسۆز و خۆبەخش لە هەرێمی کوردستاندا کە لە هەر وڵاتێکدا کە گرفتێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دروست دەبێت ئەوانەی نوێنەرایەتی کۆمەڵگە دەکەن کێنە ڕێکخراوەکان و دامەزرا ڕێکخراوەکانی NGOنە ڕێکخراوەکانن حیزبەکانن کە بەداخەوە لە هەرێمی کوردستان و حیزب و ڕێکخراوەکان نەبوونە پردی گەیاندنی داخوازی کۆمەڵگا بەدەسەڵات یاخود بتوانن کاریگەریەکی وها لەسەر دەسەڵات دروستکەن کە ئەم فشار دروستکەن کە ماف و داخوازی گەنجان و لاوان بێتەدی. ئەم نەبوونی جوڵانە و خۆپیشاندان بۆ کێ دەگەرمەوە کاری سەرەکی و بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی کێ دەکەوێتە ئەستۆی ڕێکخراوەکان دامەزراوە مەدەنیەکان پاشان پارتە سیاسیەکان لە نێو پارتە سیاسیەکانیش لایەنەکانی ئۆپۆسیۆن یان ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتن حەق وایە لە ئێستادا ئەوان سەرداری یاخود پێشڕەوی ئەو دەنگە ناڕەزاییانە بکەن کە لە ماڵەکانەوە گیریان خواردووە لە شەقامەکانەوە گیریان خواردووە دەکرێت جۆرێکی تر بە جۆرێکی بە شێوازێکی تر جوڵانەوە و خۆپێشاندان و خۆپێشاندان دەنگی ناڕەزایی دروست بکرێت فشار لەسەر ئەو دەسەڵاتە دروست بکرێت چونکە ئەو هۆکارانەی کە هەفتەی شوبات و جوڵانەوەکانی تێدا دروست بوو ئەو هۆکارانە هێشتا هەرماون گرفتەکان چارەسەر نەکراون قەیرانەکان هەرماون هێشتا لە هەرێمی کوردستان زیاتر لە 30 قەیرانی گەنجی ئێمە بێگومان بە شێوەیەکی گشتی دابش بوو بەسەر سێچی لە گرفتە کە سەدان هەزار گەنجمان هەن لە سێبەری حیزبدا حەساونەتەوە و سێ موچەیەکی باشی شاهانەیان هەیە و دەژین. سەدان هەزار گەنجمان بوونەتە قوربانی نێرگەلەخانە و کافتریاکان یا تۆڕە کۆمەڵایەتەکان تا درنگانێکی شەو دەمێننەوە دوایش وەکو جەستەیەکی بێگیان خەویان لێ دەکەوێت. سەدان هەزار گەنجیشمان لە یەئس و ناومێدیە و ڕووی کردوتە ئەوروپا.
پێت وایە لەم سێچینە گۆڕانکاریەکی حتمی گۆڕانکاریەکی بەرچاو بێتە دیکەوە دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکان لایەکی جدی لە کێشەی گەنج بکەنەوە و هەلێکی کاری گونجاو بۆ گەنج بدۆزن لە کاتێکە ئەم سێچینە هیچ کامیان ئامادە نین ناوەی کە کۆچی کردو بە ئەوروپا بێتەوە بۆ ئەم کاولستانە ناوەی نێرگە لەو کافتریاخانەکان ئەوەندە وە کۆڵێ ئاگای لە دنیا و لە دەوروبەری ماوە کە داوای گۆڕانکاری بکە نەگەنجەکەی سەر بە حیزبیش ئامادەیە ژیانی شەهانە و ڕەفاهەتی خۆی تێک بدات. بەڵێ کاک جەلال گرفتەکە لەوەیە کە ئەم گەنجانەی ئەمڕۆ ڕویان لە کافتریا و یاخود تووشی خافڵگیری و مدمین بوون بە بەکارهێنانی سۆشیال میدیاوە ئەو گەنج و لاوانە بە هۆکاری بێکاری توش بوونە کەواتە کەڵەکەبوونی بێکاری زیادبوونی ڕێژەی بێکاری لە ساڵ 2014 بە تا دەگاتە ئێستا ئەمە هۆکار بۆ گەنجێکی زۆر لە بوونی فەراخێکی زۆر ڕووبکاتە سۆشیال میدیا یاخود ڕووبکاتە بەکارهێنانی تۆڕەکانی سۆشیال میدیا یاخود بەشەکانی سۆشیال میدیا کە کاتێکی زۆر دەڕوا مدمین بووە بەشێکی تر ڕووی کردوتە کافتریا و شوێنە شتێکان بەڵام ئەمە مانای سی و بێ ئومێدی نابێت لە لای ئێمە پێویستە کا ئێستا گەنجێکی زۆر لاوێکی زۆر لە هەرێمی کوردستان داماونەوە گەنجی بەتوانان بەهرەدارن و گەنجی بە ئیرادەشن بەڵام کاتێک ئیرادەی کۆمەلگا دەچۆنەندرێت کە کەسێک پێشڕەوی ئەم ئیرادێ بکە کەسێک دەبێت ئەم ئیرادەیە بەخگەڕ بخات وە بۆ لاوان و گەنجان بەڵێ دیارە لە شەپۆلێکی کۆچکردنی بەردەوام هەبووە و هێشتاش بەردەوامە بەڵام هێشتا کە ئەگە بڵێن کەمترە لە جانان لەبەرەوەی لە تورکیا سنوورەکان زۆر تەوق کراون داخراون دەرفەتی ڕۆشنیش زۆر کەم بووە ئەینا زۆرینەی گەنجانی وڵاتمان وڵاتیان بەجێ دەهێشت و ڕویان لە هەندەران دەکەن بەڵام ئەوەش ئەمە نابێ ئیترێمە بوەستین بەڵکو ئیدی کاتیەتی کە بەڕاستی ڕێکخراوەکان و هەروەها حیزب و لایەنە سیاسیەکان بەجددی هەڵوێستە بکەن بەجددی ڕۆڵ و کاریگەری خۆیان بنوێنین بەداخەوە چەندین گەنجمان لە پەرلەمانە نوێنەرایەتی گەنجان و لاوان ناکەن لە پەرلەماندا پەرلەمانی ئەم جارەمان بۆتە پەرلەمانی داڕشتنەوە و وشەسازی و ئەوانە کە ئەسڵەن پێویست ناکامە پرۆژە یاسای بۆ دەرچێت دەبوایە لە پەرلەمان ناقەشەی ئەم بێکاری و هەڵاوسان و ئەمانە بکرێت و ئەم سێکتەرانە اینجا بۆ کاک جەلال بەیەک ئەم ڕووکردنەوە ئەم ڕاستیە بخەینە ڕوو ئێستا لەسەر تەواوی کۆمەلگا حەقە لەسەر تەواوی کۆمەلگا ئەرکە واجبە کە دەبێت ئەوان بەرگری لە داخوازی و داواکارەکانی گەنجان و لاوان بکەن جاخۆ تەواوی کۆمەلگا لە گرفتدایە خۆ کارەبا پێیوەستە بە هەموو چین و تەمەنەکانەوە خۆ ئاو پێیوەستە بە هەموو چین تەمانە خۆتە خۆراک کە بەڕاستی ئێمە ئێستا لە گرفت زۆر باشە لە قەیرانی ناتەندروستی خۆراک داینە دەیان خەڵک تووشی سەرەتان و سەدان و کەس تووشی سەرەتان بۆ بۆی خراپی خۆراک نەبوونی ئامێری گەرەوە نەبوونی ئەگەر ئیزن بدەیت بەڕاستی ئێستا لە بەهۆی سەرما و شەپۆلی سەرما و نەبوونی نەوت پەتاکی زۆر بەڵێ گەنجان لە ئەگەری نەبوونی دانەمەزراندنی حکومی و کەمی هەلی کار بە تایبەت لە کۆمپانیا و کەرتی تایبەت وە سەرنجام وەرگرتنی خەڵکانێکیش کە کۆمەڵێ مەرجی زۆر تونی بۆ دانێت لە بڕوانامە و تەمەن و ئەم شتانە گەنج لەم بێکاریەدا چی بکە زۆر بە کورتەگە وەڵاممان بیتەوە لەو کاتێککە هەلێک دروست دەبێت لەوانە کە پێشکەی ئەگەر ئێمە بین سەرنجێک بدەین لە 1000 کەس ئەگەر 100 کەس وەرگێکەواتە لە 110 ئەوانەی تەخەڕوج دەکەن لە هەرێمی کوردستاندا زیاتر لەوە دەکا بێکارن ئەمە بەس کە بڕوانامەش شادە و شتیشیان ئێڕوو لە شوێنی وا دەکەن بە کۆی گشتی لە هەرێمی کوردستاندا بێکاری 125 تێپەڕ کردووە ئەمە گرفتێکی گەورە مەترسیدا دروست دەکات وە کاریگەری لەسەر تەواوی ڕەوشی کۆمەلگا دەبێت کۆمەلگا بەرەو داڕوخان دەبات و بۆ دوجار ئەمە قەیرانی تر و گرفتی کۆمەڵایەتی تری بەدوادادێ کە ئەوەی ئەرکە لەسەر ڕێکخراو مەدەنیەکان و حیزبەکان و ئەمەوانە هەمویان
بە یەکگرتووی بەڕاستی بەجددی بێنە سەر شەقام فشار دروستکەن و پێویست دەکات لە پەرلەمانەوە پرۆژە مەشروعی گەورە مەشروع بخرێتە بەردەم پەرلەمان و پەرلەمان ئیش لەسەر مەشروعانە بکات کە حکوومەت ئەمە بێتە خەمی حکوومەت بێتە بەرنامەی حکوومەت کە ئەم بێکاریە کەم کاتەوە ئەگەر بێکاری لە ناو سیستەمدا چارەسەری بێکاری لە ناو سیستەمدا جێی نەکرێتەوە حکوومەت خەریکی نەبێت ئەم بێکاریە بەڕاستی بەتەنیا بە کەرتی تایبەت پڕ ناکرێتەوە چونکە کەرتی تایبەتیش دەیان گرفتی بۆ دروستکراوە لەلایەن دەسەڵاتەوە تەنانەت ئێستا دەیان تاجیل هەیە بەرهەمهێنان بکات لە هەرێمی کوردستان بەڵام کە لەگەڵ دەسەڵات شەریک نەبێت ڕێگەی پێ نادرێت زۆر سپاس هەمولایەکمانە بە جددی فشاری گەورە دروستکەین وەڵە لە پەرلەمانەوە مەشروع دابڕێژرێتەوە زۆر سپاس بۆ بڕێز تەلمان کۆچەری ڕۆژنامەنووس کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان دروستکردنی شیرینی و خواردنەکە خات و فاتمە حەسەن پێشکەشمان دەکات با پێکەوە بینەری و بڕگەیەش بین سڵاو بینەرانی خۆشەویست خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتانم لە دروستکردنی خواردنی ئەمڕۆما پێک هاتیە لە ماشی پەتاتە پێویستیەکانی ئەم جۆرە خواردنە بریتین لە پەتاتەی کوڵاو معجونی تەماتە بەو شێوەیە هەندێک خستم کردیتەوە لەگەڵ پەنیری پیزا پەنیری مۆزەرە لە هەر جۆرێک بێتین هەندێک جیێر پێ خۆشترە پیاز لە بۆ قیمەکەی خۆیە بیبەری سوورتیژ لەگەڵ قیمە بارەزی خۆت چەندی بەکاردەین لەگەڵ کێرەوزیشمان پێویستە خۆشەویستان پێکاتەکان هەر ئەوەندە بوو باسمان کرد ئێستاش لەگەڵم بن لە هەنگاوەکانی دروستکردنی سەرەتا قیمەکەی دروست دەکەم هەندێک ڕوون پێویستە دوای ئەوەی ڕووناکەم تێ کرد کەمێک خوێ خۆشەویستان قیمەکە تا قیمەکە بە پێڕا دەگاتن پەتاتەکەی ئامادە دەکەم بەو شێوەیە پەتاتەکە کوڵایە نەرمە پەتاتەکە بەو شێوەیە ناوەکەی هەندێک دەکۆڵم یعنی هەندێک لە ناوەکەی دەردەینم هەتاکو قیمەکەی بخەمە ناوی بەڵام ئەو ناوەشی دیسا لەگەڵ قیمەکەی تێکەڵ دەکەمەوە خۆشە سبر بەڵام ئەگەر پەتاتەکەت کوڵان ئەو تێبینێ باز بکەم ینی بە گەرمی ئەوها ناوکەی مەکۆڵات چونکە دەشکێتن یعنی ئەگەر پەتاتەکە سارد بیتەوە باشترە لە ئەوی هەتاکو نەشکێتن ئەجاگەر ینی هەندێک ئەوها ئەستوریش بیچێشەنە لە برەوەی پەتاتکە کوڵایە و پڕ ڤیتامین و خۆشە ینی پێست ناکە زۆر تەرکی بەس هەندێک ناوکەی بکۆڵ لە ئەوی هەندێک قیمی بخێ ناوی خۆشەویستان دوای ئەوەی گۆشتەکە کەمێک ئاوەکەی وشک کرد ئەجا هەندێک ئاوی تێ دەکەم تاوکو زۆن کەمێک تقریبان نیو بەرداخ ئەو زەوەی ئاوەکەی وشک کرد پیاز و کەرۆزەکەشی لەگەر بیبەرێکی تێ دەکەم هەتا قوتامی خۆش بیتن خۆشەویستان ئێستاش یەک دانەمان ماوە ناوکەی بکۆڵم طبعاً ئەو پەتاتەی دیسان بەکاردێنم لۆ هەندێک لە ناوقیمەکەی دەکەم و لەما کاتە دەتان بیکەیتە زەڵاتە یان
دەتانی لە ناوڕۆن و پیاز سوورکەیتەوە یعنی خەسار نابێتن. بس هەروەکو گوتم بە پەتاتەکە یعنی هەندێک سار ببتەوە چکە ئەگەر بە گەرمی ئەوها ناوەکەی بکۆڵیتن تەنیشتەکانی دەشکێتن ئەگەر ئەوها هەندێک سار بتەوە هەندێک تۆن دەبیتن باشترە. ئێستا هەمووی تەواو بوو بەس مایە قیمەکە پێستا هەندێک پیاز ورکەم پیازی ورکەم لەگەر کەرەوز لە بۆ قیمەکەی هەتاوەکو قیمەکە کەم بەچی مایە بکولێتن چونکە ئاوم تێکرد دیسانە و ئاوەی وشکاتن ئەوجا هەندێک پیازی وردەکەم ئێسش قیمەکە تەواو کوڵا یعنی هێشتا مایە پیازەکەشی تێ بکەم بەس با پیازەکە کەم بیتن چونکە لەناو پەتاتەکەی ئەوەندە زۆر نایگریتن قیمە کەوەک گۆشتەکە زیاتر بی باشترە یعنی ئەگەر نیو کیلۆ گۆشت بوو بە 1 دانە و نیو پیاز ئەوە بەسە پیازەکەش تقریبن کەمەچی مایە سور بیتەوە ئەوجارە لە جیاتی کەرەوز دەمێ هەندێک بیبەری تێ بکەم لە ناو قیمەکەی مەرج نییە بیبەرەکە ڕەنگاوڕەنگ یانی سوور بی زەرد بیتن هەرچ بیبەری سەوزیش بیچێشەنیە گرنگ ئەوەیە تامەکانیان وەکو یەکە تەقریبەن خۆشەویستان پیازەکەش سوور بیتەوە ئێستش هەندێک لەو بیبەرەی تێ دەکەم هەندێک دەهێڵمەوە ئیشم پێیتی دوای ئەوەی کە پەنیرەکەم بەسەریدا کرد هەندێک لەو بیبەر لەسەریدا دەنێم و جوانتریشە و خۆشتریش دەبیتن بیبەرەکەش هەندێک نەرم بیتن لەگەڵ تامی گۆشت و پیازەکەی یەکتر تامەکەی وەربگریتن بە ئارەزووی خۆشت مەسەلەن بەهاراتێک مەسەلەن زۆر تیژ بیکەم تیژبی ئەوەش بیبەری تیژ سوور دەوان هەندێک تیژبی خۆشترە کەمێک لەگەڵ بیبەرێک بیبەری کەمێک خوێ کەمێک ئاوی کوڵاش بە هەندێک ڕۆم بیتن ئەو جێتاوەکو ئەو مەرەگەیە دەکوڵێتن کاتێک کوڵا دیکەمە ناو قالبەکە ئەو جە پەنیرەکەی لەسەر دادەنێن خۆشەویستان ئێستش ئەو ئاوکەی کیلۆ بۆمان ئامادە کرده بوو تەواو کوڵا بە بەو شێوێ بیتن زۆر خەست نەبیتن چونکە لە ناو فۆرنیش کەمەک خەست دبتەوە ئێستا دەکەمە ناو بنی پەتاتەکەی ئەوە لە کەلێنەکان بکەمە ناوی باشترە و دەشتانی پێش ئەوەی پەتاتەکەی دابنێی ئەو مەرەگەیە دابنێی احتیادیە
خۆشەویستان ئێستاش هە لەسەر پەتاتێکەی هەندێک پەنیری دادەنێم. هەر جۆرە پێنیرێک بیتن خۆشە، بەس ئەگەر بکرێت پێنیری مۆزەرێلابی باشترە، پێنیری پیزا. ئەوجا ئێستا من هەندێک بیبەریشی لەسەر دادەنێم لە ئەوەی جوانتر بیتن، لەگەڵ پەنیرێکی هەندێک سوور دەبیتەوە. بە ئەوەندەش دابنێم. خۆشەویستان ئێستاش پەنیرەکەمان دانا لەگەڵ بیبەرەکە، دیکەمە فڕن هەتاوکو پەنیرەکە، یعنی بەس سەرەوکی پێ دەکەم چونکە مەریگەکە کوورایە و پەتاتێکە و کوڵایە هەمویان کوڵایە، بەس پەنیرەکە دەمانەوێتن هەندێک بتاوێتەوە. مەرج نییە درەجەکەی 200 بیتن باشە، یعنی 300 نەبیتن و 180 نەبیتن، 200 باشە لۆ پەنیرەکەی، بەس سەرەکەشی پێبی لەناو قابەچی ئەوها بیتن کە بتانم بکەمە ناو فڕن. ئەوجا هەر قابک بخۆتان پێتان باشە گرک کە بکەمە ناو فڕن تەسیری نەبیتن. ئێستاش بەس سەرەکەی خۆشەویستان هەتاوەکو ماشێکە لە ناو فڕنیەکەتەوە دەبێتن و پەنیرەکەی خەز دەبێتەوە. ئێستاش برنجی لۆ ئامادە دەکەم لەگەڵی برنجێکە هەندێک کەس دەپارێزی دیتن و ئەمن دای دێخم و هەندێک کەسیش دەڵێ ئەمن نازانم دای بێخم، بەڵام برنج بەداخستن بەرەئی من تامی خۆشترە و هەتاوەکو جوان دەربچیتن دایمان ڕێژەی ئەو برنجەم لەبەر ئاو کرد بوو، ئەو برنجەم لەبەر ئاو کرد بوو، ئاوەکەم بەتاڵ کردی. ئێستا هەندێک کەس دەڵێ ئەمن برنجی داخستن لە جوان دەرناچیتن، لە ئەوەی جوان دەربچیتن یعنی وەکو پارزینین دەربچیتن بە ڕێژەی برنجەکە لەگەڵ ئاوەکەی یەکسان، یعنی ئەگەر یەک بەرداغ برنج بوو با یەک بەرداغ ئاو بی، مەبەستم ئاوی کوڵاو کە تێ دەکەی. بەس ئەمن دەمەوێت برنجەکە بەو شێوەیە دروست بکەم، هەندێک لە برنجەکە دەخەمە ناو ڕوونەکەی سوور بیتەوە وەکو شاعریە. خۆشەویستان هەتاوەکو ئەو ماشێکە لە ناو فڕنیەکە پێڕا دەگاتن و پەنیرەکەی خەز دەبیتەوە. ئێستاش دەزەکەم بە دروستکردنی برنج هەتاوکو لەگەڵ ماشێکەی، بەس ئەمن برنجەکەی دادەخەم ناپارزنم لە ئەوانەی کە نازان برنجی دابێخن ئەوەی بکەنە قیاس، مەسەلەن ڕێژەی ئاوەکە لەگەڵ ڕێژەی برنجەکە یەکسان بی، یعنی ئەگەر چەند بەرداغ برنج بوو مەسەلەن 3 بەرداغ برنج بوو با 3 بەرداغ ئاوی کوڵای بیتن. ئێستاش برنجەکە دەمێت لەگەڵ شاعریەی ئەو جەلی دەگەڕ هەتاوەکو ئاوەکەی کەم دەکاتن پاشان دەکەینە دێم.
خۆشەویستان ئێستش ماشیەکەمان تەواو بوو پەنیرەکە خەست بوو لە ناوفڕن هەروکو ئاماژەم پێ کرد دەرەجەی فڕنەکە 200 بیتن تقریبان 15 دقیقە تا 20 دقیقەی پێویستێت بەس پەنیرەکە خەست بیتەوە یعنی بتاوێتەوە هەندێک برنجەکەشمان لۆی ئامادە کردە تەواو بوو لە کوڵان بەم شێوەیە دەمەوێت دیکۆرێکی لە بۆ دابنم بیکەمە ناوقابێک هەتاوەکو شێوەی جوان دەربچیتن برنجەکە لە کاتی تێکردی ناو قاپەکە هەندێک دای دەگرم هەتا شێوەکەی خەر و جوان دەربچیتن جارێ قاپەکە لا نادەم هەتاوەکو شێکەشی تێ دەکەم ئەوزە بە یەکجار لای ئەوە چکە پەنیرەکە زیرە ئەوجا چەند ڕایکیشم ئێستا تەواو بوو خۆشەویستان هەندێک کەرۆزی لەسەردا دەنێم جوانترە و سوودیشی زۆرە ئەو بوو خواردنی ئەمڕۆمان ماشی پەتاتە لەگەڵ برنج هیوادارم ئەوە سووتان لێوەرگرت بیتن و کاتی کەمی دەوێتن لە ئامادەکردنەکە تام و لەزەتیشی خۆشە لێرەدا دێنا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر و زۆرێکتری خواردن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ بەڵێ خۆشەویستان بە مەحشی پەتاتە کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆ هات بە ئومێدیەوەی کە سوودێکی باشتان لێبینی بێ و لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیمان دووپا دەکەینەوە بۆیەوە کە تا ئەم ساتە بینەری پرۆگرامەکەمان و تا بە یەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ